بێگومان بۆ ئەوەی کە بەرچاوڕوونیەکەوێ بۆ بینەرانی ئازیز و بەڵگەیەک بۆ قسەکانی بەڕێزت ئەمڕۆ دوو منداڵی جوانمان لەگەڵە کاکە محەممەد لەگەڵ لاراخان بە خۆشحاڵی ئەمڕۆ لەگەڵمانن دەمانوێت بێکەوە نمایشێک ببینم بزانین ئایا چۆن سوودیان لە ئێزدیمات وەرگرتووە و ئەنجامەکەی ببینیم. من هەندێک پرسیاریان لە یەکەم ئەوانش تەنها بەدەستیان حەلی دەکەن. زۆر باشە. سەرەتا دێمە لای محەممەد. جارێ بە پرسیارەکەی لێ بکەی ئینجا وەڵامەکەمان دەداتەوە. زۆر باشە بەڵێ 3521 کۆی 509 کەمی سی کۆی 12 جارانی 13 کۆی 904 کۆی 101 کەمی 1001 کۆی 333. ئەنجامی کۆتاییە؟ بەڵێ کۆتا ژمارەی 33. وەڵام دەکاتە چەند؟ دەکاتە 4493. دەستخۆش وەڵامەکەی ڕاستە. دەستخۆش بێ هەر بژی کاکە محەممەد. لاراخانیش وایە؟ بەڵێ زۆر باشە با لە لاراخانیش بپرسین. لارەکەن 1251 okay plus 809 minus 60 plus 11 times 23 minus 1101 minus 1101 okay plus 908 plus 709. What's the answer? 2769. دەست خۆش تاوە. هەر بژی لاراخان دەست خۆش بێت. بێگومان ئەوە ماندووبوونی ئەوەی مامۆستا و خێزانش لێرە ڕۆڵی هەیە بێگومان بۆ پاڵپشتی منداڵەکان. ینی ماشەڵڵا ئایلی هەردووکیان زۆر ینی بۆ هەردووکیان دەستیان خۆش بێت پاڵپشتیان دەکەن بێگومان بەردەوام دەستان خۆش سەلامەت بێ زۆر سپاس بەخێر بێن سەر هەردووچان زۆر خۆشحاڵ بووم بەخێر بێن دووبارە.